بۆنی ئاو هەناسە و خەمی تۆ دەکەم لە بناری بورکانی سەهەڵدا دایە گیان دایە گیان بۆنی سینەی هەڵقرچا و دڵۆپی فرمێشی سەرڵومەت و سەمفۆنیای ئاه و حەسرەت دەکەم بۆنی نەسیمی نزای شەوانت وەک شەماڵی شنەی کوێستان سەحرای دڵ و ڕۆحم فێنک دەکا دایە گیان دایە گیان بۆنی سۆزی خۆشەویستی وەک شەلال و شەپۆلی دەریای هەست کە ئاو پڕژێنی جەستەم دەکا هۆدایە گیان هۆدایە گیان مەگەر ئافێرای زەردەشت لە ئاوێستا تۆ تیابەتی بکرێت نەگوڵ نەبوو نەکانی بەڵکوتری فەیمان گەشەویش مەگەر تەنها مەریەمی داوکی عیسا بۆ ناشتی تەنها وشەی تۆ ڕەزا بێتەوە هۆدایە گیان هۆدایە گیان یاخود لە زنجیرەی عیرفاناندا بۆ ڕابیعا لە گریانی سۆفیەکاندا فرمێشتی درەوشاوەی نووری ئەوان تۆ تیابەتی بکرێت لە کۆتایی خەمی من و تۆدا مەگەر ئیقبال بەگردنی کشمیردا بتڕازێنێتەوە تا جوانی ڕووسارت دەربکەوێ هۆدایە گیان هۆدایە گیان هۆدایە گیان دایە شیرینم